پارەی گەرمی جوتیاران قرار بوو لەم هەفتەیە پارەی ئەو چەکەی کە لە ڕابردوو هاتبوو 7 ملیار دینارە پارەکە بگاتە هەرێمی کوردستان چەکی پارەی بۆ هەموو 2017 هاتووە هی هەرێمی کوردستان لە ئەم ڕۆژانە هاتووە ئەوەکەی تری کەماوە قسەیەک هەبوو کە گوایە نیوەی خەرج ئەکرێ ئەو بەدواداچوونانەی کە ئێمە کردومانە ئەو نیوە بۆیان جێبەجێ نابێ عەبادی شتێکی باس کردووە بەڵام ئێمە نابێ خۆمانەوە مۆزوعە گەورەیەکین ئەبێ چارەسەری بکەین قسەمان لەگەڵ بەڕێز سەرۆک کۆمار کردووە بۆی ئەومان بۆ چارەسەر بکە چونکە ئەو گلەیە کە ئەوان لە ئێمەیکەن گلەیەکە بۆ خۆیان ئەگەڕێتەوە چونکە هەموو مختەبەرەکانی سایلۆکانی هەرێمی کوردستان عەرەب بوون و وەزارەتی تیجاری عێراقی دایناون ئەگەر گەنمی دەرەوە هاتووە بۆ وەریان گرت و ئێمەش پێمان خۆش نییە بەڵام نیسبەتەکە زۆر کەمە ئەوە یەک دوو ئەم قاچاقچێتی کە ئەوان باسیەکەن هەر لە هەرێمی کوردستان نییە لە جنوب و ناوەڕاستی عێراقیش گەنم داخل کراوە بۆ ئەم ئیجراعاتە لەگەڵ ئەوان ناکەن بۆ هەموو عێراق نزیکەی 120 ملیار دینار ماوە خەرجی بکەن جنوب و ناوەڕاست مەبەسمە تەنها هەرێمی کوردستان 700 ملیار دیناری ماوە خەرجی بکەن ئەمە زوڵمێکی گەورەیە بە ئاشکرا لە جوتیارانی هەرێمی کوردستان ئەکرێ ئێمە لە ڕێگەی UN و قونسڵخانەی ئەمریکایشەوە ئەم بابەتەمان وروژاندەوە دیسان ئەیوروژێینەوە بۆ ئەوی ئەم حەقەی فەلاحەکان جێبەجێ بکرێ ئەوی پیان وتوین مژدەی خۆشیان پێداوین لە نزیکترین دەرفەتا باقیاتەکانی تری هەمووی خەرجەکری